سوپای گەورە دەکەم کە دەرەجێم بەدەستینایە و یەکەم شت زۆر سوپاسی دەستێکات جێری کلێڤەر ئامادەی کلێڤەر دەکەم و هیچ مامۆستای تایبەتم نەبووە ئەلحەمدوللا کە دەرەجێم بەدەستینایە و زۆر سوپاسی دایک و باوکم دەکەم کە دەم لە پشتم بوونە بە تایبەتیش مامۆستایانی کلێڤەر کە زۆر باشم لەگەڵم و هیوادارم ئامادەی کلێڤەر هەڵبژێرن زۆر سوپاسی ئەم لایەشی دەکەم مەمنون دەستان خۆش. خۆشحاڵم بەبینینیەوە بەڕاستی هەر لە قوتابخانەی بەڕێستانەوە کلێڤەر تا ئێرە بەخێر بێن سەرچاو و سەرسەرا. من باوکی قوتابی شیفا جابر ڕەتیف سەدرەدینم کە بۆ ماوەی 2 ساڵە لای بەڕێستان بوو. بەڕاستی ئەو ماوەیە کە لەوێ بوو من هیچ دڵم پێوە نەبوو لەبەرەوەی چەند جارێک بە خۆم سەردانی قوتابخانەیەم کردووە. ستافەکەی تا بڵێ ڕێک و پێک زۆر بەڕێز، بەڕاستی ستافێکی سەرکەوتوو ئەم لەوەی کە ڕۆژانەش کە پرسیارم زۆر لە شیفای دەکرد شیفای کوڕم مامۆستایان چۆن لەگەڵتان بەڕاستی وەسف و باسی ئێوەی بۆ کردوون هەم لە ڕووی شارەزایی بابەتەکانەوە یەکەی بابەتەکان دەرسەکان هەم لە ڕووی تەعاملکردنی لەگەڵ قوتابیان بەڕاستی هەم لە ڕووی ئەمنیەتەوە هەم لە ڕووی هەموو شتێکەوە ینی بێکەم و کوڕی بە ئەلحەمدوللا سوپاس و ستایش بۆ خوای گەورە کە ئێوەی بە ئێمە ناساند و ئێمە بەڕاستی زۆر خۆشحاڵ بووین. ئەم 2 ساڵەش کە لەوێن دەرێ بوو من هیچ دڵم پێوە نەبوو هەم لە ڕووی بابەتەکانیشەوە بەڕاستی ئەویان بزانم نمریان زۆر باشە ئەلحەمدوللا تەمەنەوەش دەگەڕێتەوە بۆ شارەزایی و لێهاتووی و کارامەیی مامۆستایانی بابەت بە تایبەتیش دەستەی کارژێڕی بەڕاستی گرنگێکی تایبەتیان پێدەدا و بە دوای کەسانی پسپۆڕ دادەگەڕێن حتمما هەمومان ئەوەی بەش دەزانین. بەڕاستیم لە لای خۆمەوە زۆر لایەن رازیم و هەتا کوڕەکەشمەوە بە خۆمان وە خێزان بە کاملی ئێمە لایەن رازین و ئینشاءالله هیوادارم هەسەرکەوتوو بن ومێدەوارم ئینشاءالله بەردەوام بن بەم شێوەیە و باشتریش بن. بەڕاستی من ئەوەی بزانم هەم لە ڕووی تەعاملکردن و معاملەشەوە بەڕاستی زۆر خاتری ئێمەیان گرتووە هاوکارمان بوونە لە هەموو ڕوویەکەوە. ئێمەش دووبارە ڕێز و سڵاو و تایبەتیمان هەیە بۆ ئێوەی بەڕێز و هیوادارم ئینشاءالله هەر سەرکەوتوو بن بەخێر بێن سەرچاو و سەرسەران.